کێشەی ویلایەتی مووسڵ چی بوو؟ کوردستان چۆن خرایە سەر دەوڵەتی عێراق؟ هۆکاری ئەوەی کورد نەیتوانی سربەخۆیی لە کۆمەڵی نەتەوەکان بەدەست بهێنێت چی بوو؟ بۆچی کورد براوەی جەنگ و دۆڕاوی مێزی گفتوگۆیە؟ پەیجی ڕۆژ لە بنکۆڵکاریدا بە پشتبەستن بە سەرچاوە مێژوویەکان هەوڵ دەدات وەڵامی ئەو پرسیارانە بداتەوە. جەنگاوەری حەقیقی تەنها ئەوە نیە لە مەیدانی جەنگدا نەدۆڕێت، بەڵکو حەقیقیترین جەنگاوەرەوەیە بە ئامان هێزەوە لەسەر مێزی گفتوگۆ ئامادە بێت و ڕادەست نەبێت. مێژوو ئەومان بۆ پشڕاست دەکاتەوە کە کورد لەم خاڵەدا زۆر لاواز بووە. زۆر جار ئەوەی لە مەیدانی سەربازیدا بەدەستی هێناوە زۆر ئاسان لە گفتوگۆتا لە دەستی داوەتەوە. ویلایەتی مووسڵ کە زۆربەی باشووری کوردستانی ئێستا دەگرێتەوە بەوەی ململانەی کورد لە ناوخۆدا و دابەشبوونیان بەسەر هێزەکان و هاوکات نەبوونی ستراتیژێکی نەتەوەیی بۆ هۆکارێک کە لە کۆبوونەوەی کۆمەڵی نەتەوەکان زۆر بە ئاسانی لەدەستی بدات. ئەمە سەرباری ئەوەی گەر نەکەونە سەر تورکیای کەمالی بۆ هێزی بەریتانیا دەگەڕایەوە کە ڕازی نەبوو، گەرنا ئەو کاتەش بەهۆی سۆزی ئاینی تورکەکان ویستیان کورد ڕازی بکەن و بچنە ژێردەستیان. کێشەی ویلایەتی مووسڵ لەکەیەوە سەری هەڵدا. دوایەوەی عوسمانیەکان لە جەنگی یەکەمی جیهانی تووشی تێکشکانێکی مەزن هاتن، دەوڵەتانی ئەوروپی و بەریتانیا و فەڕەنسا و وڵاتانی هاوپەیمانان دانیشتن بۆ دابەشکردنی میراتی عوسمانیەکان کە ئەو کات پێیان دەوت پیاوە نەخۆشەکە. هەوڵیاندا تەواوی ئەو خاکە دابەش بکەن کە کۆن عوسمانیەکان لە نەتەوەکانی تری داگیر کردبوو. دەستپێکی کێشەکە لە دوای مانگی دەی ساڵی 1970 لەسەر کەشتی ئاگا مەمنون لە بەندەری مۆدرۆس لە دوورگەی لیمۆنس ئاگربەستێک لە نێوان سوپای تێکشکاوی عوسمانیەکان و بەریتانیا و هێزە هاوپەیمانەکان بەسترە. بەڕێکەوتن نامە یاخود ئاگربەستی مۆدرۆز ناسرا. ئەو ئاگربەستە بۆ کۆتایی هێنانی یەکجارەکی شەڕ بوو لە ڕۆژهەڵات. بەپێی ئەو ئاگربەستە پێویست بوو تەواوی ئەو هێزانە لە شوێنی خۆیان بمێنەوە و بە هیچ ئاراستەیەکدا جوڵە نەکەن. بەریتانیا کە نزیکی ناوچەی دەوڵەمەند بنەوت لە ویلایەتی مووسڵ بوو، نەیدەتوانی بە تەواوی پابەندی ئەو ئاگربەستە بێ و بە قوڵی چاوی لەوە بوو بەرە ویلایەتی مووسڵ کە زۆرینەی ڕاهی باشووری کوردستانی ئێستایە هەنگاو بنێت. بەریتانیا کە ئەو کات دەوڵەت و ئیمپراتۆریەتێکی بەهێزی ناوچەکە بوو، لە هەمان کاتدا براوەی جەنگ بوو، بە ئاسانی دەیتوانی هەر شتێک مەبەستی بێت ئەنجامی بدات. بۆیە لە ئاگربەستەکەدا دوو مادەی شێوە مەتاتی هەبوون کە بەریتانیا بەکاری هێنان، ئەوانیش مادەکانی 7 و مادەی 16 بوون. بەریتانیەکان بەپێی مادەی یەکەم بۆیان هەبوو هێرش بکەنە سەر تەواوی ئەو ناوچانەی دەبنە مەترسی بۆ سەرهێزەکانیان. هەرچی پەیوەست بە مادەی 16ە عوسمانیەکانی جڵەوگیر کردبوو. بەپێی مادەکە لەسەر عوسمانیەکان پێویست بوو بنکە سەربازیەکانیان ڕادەستی یاوپەیمانەکان بکەن لە بنکەکانی حیجاز، سووریا، یەمەن، میزۆپۆتامیا، عەسیر و زۆر ناوچەی تر. عوسمانیەکان ئەو کات سوپایەکی تێکشکاو بوون، نەیان دەتوانی پشت بە هەژمۆنی بەریتانیا و هاوپەیمانەکانی بگرن. بۆیە بەریتانیا هێرشی کردە سەر ویلایەتی مووسڵ و بە تەواوەتی خستیە ژێر کۆنتڕۆڵی خۆی. بەڵام بۆ ئەو مەبەستە فەڕەنسا ڕازی کرا، چونکە بەپێی ڕێکەوتن نامەی سایکس بیکۆ ئەو ناوچەیە درابوو بە فەڕەنسا. بەڵام لەو کاتەدا سوپایەکی نوێ لە ژێر سای عوسمانیەکاندا دروست بوو. زۆر توندونەتەوە پەرستانە لە هەوڵی دووشتدا بوو. یەکەم وەرگرتنی شەریعەت لە ناوخۆدا و زاڵبوون بەسەر عوسمانیەکان کە هێزێکی ژێردەستە بوون و خۆیان وەک بەدیلی ئەوان پیشاندا. دووەم ڕاگرتنی بەریتانیا و هاوپەیمانان کە هێزەکانی تورک تا ئەو ڕادەیە لە قاڵب نەدەن. ڕابەڕایەتی ئەو هێزە کەسایەتیەکی بەهێزی تورک بوو بە ناوی کەمال ئەتاتورک و دواتر لە شوێنی ئیستانبول ئەنقەرەی کردە سەنتەری بەرەنگاری بەریتانیا و هاوپەیمانان. کۆنفرانسی سان ڕیمۆ لە نیسانی ساڵی 1920 لە بەرواری 19 بۆ 26 سەرۆکوەزیران و وڵاتانی هاوپەیمانان هەندێک مادەیان پەسەند کرد کە سودمەندی یەکەم تێیدا بەریتانیا بوو. هەر لەو کۆبوونەوەیەشدا بوو فەڕەنسا ڕازی کرا کە دەست لە ویلایەتی مووسڵ هەڵبگرێت بۆ بەریتانیا. کورد لەو کاتەدا بە سەرکردایەتی شەریف پاشا کە نوێنەرایەتی کوردی دەکرد لەگەڵ وڵاتان لە گفتوگۆدا بوو. ئەو کات کورد وەک نوێنەری گشتی ناردی تاکو چارەنووسی کورد یەکلایی بکرێتەوە. ساڵی 1920 پەیماننامەی سیڤەرمۆر کرا و لەم پەیماننامەیەدا هەندێک خاڵی ئیجابی و ئەرێنی بۆ کوردی تێدا بوو. بەڵام سەرباری ئەوەی ڕۆژهەڵاتی کوردستان لە هاوکێشەکە کرا بۆ دەر، زۆرینەی باکووری کوردستانیش دەکەوتە دەست ئەرمەنیەکان، واتە وڵاتانی ئەوروپا و بەریتانیا.
کێشەی ئەرمەنیان بە خاکی کوردەکان چارەسەر دەکرد. لە راپۆرتی پەیمانی سیڤەر لە پەیجی ڕۆژ بە وردی ئاماژەمان پێ کردووە تورکەکان ئەو پەیمان نامەیەیان بە شکست و زیانی گەورە بۆ خۆیان دادەنا، چونکە پێچەوانە لەگەڵ ئەو پەیمان و میساقی لە پەرلەمانی هەڵبژێردراوی تورکەکاندا کە لەسەری ڕێککەوت بوون بە ناوی میساقی میلی ناسرا بوو کاری دەکرد، چونکە بەپێی ئەو پەیمانە بەشێکی عێراق و باشووری کوردستانیان بە خاکی تورکەکان لە قەڵەمدا و تا ئێستاش تورک خەونی هێنانەدیان هەیە. دوای بەرەنگاری تورکەکان لەگەڵ بەریتانیا و هاوکات کێشەی نوێنەرایەتی کورد کە ئەو کاتە بەهۆی ململانی ناوخۆیی لەسەر ئەو نوێنەرە ڕێک نەکەوتین کە پێشتر بە ناوی کوردەوە بەشداری سیڤەری کرد. نەبوونی سەرکردەیەکی کورد و ڕۆژەیەکی نیشتیمانی و ململانی ناوخۆیی کوردی بوونە هۆکارێک کە کەسیەتی مستەفا ئەتاتورک ئەو هەلە بقۆزێتەوە و خۆی بە بەدیلی تەواوی ناوچەکە و میراتگیری خاکی عوسمانی بزانێت. وەیە لەو کاتەدا لەگەڵ بەریتانیەکان لە یەکتر نزیک بوونەوە کاریان کرد بۆ بەستنی پەیماننامەیەکی تر بە ناوی لۆزان لە ساڵی 1923. ئەو ڕێکەوتنە بە تەواوی بۆ هۆی ناشتنی پەیمانی سیڤەر. کوردەکان چونکە خاوەن ستراتیژ نەبوون ئەمیشە دەچوونە سەنگەری وڵاتانی تر. هەر کاتێکیش پشتیان لێ دەکرا ئەوەی بەدەستیان هێنابوو لێیان زەوت دەکرا و گوزارشتی خیانەتیان دەدایە پاڵ ئەو دەسەڵاتە بەیاگالەوەی سیاسەتکردن لەسەر ئەرزی واقع بە نیەت و قسەی باش نییە، بەڵکو نووسرا و هێز دەتوانێت دیفاکتۆ دروست بکات. بەشێک لە کوردەکان هیوایان لەسەر ڕووسەکان هەڵچنی بوو، بەڵام بەشێکی تریان بوونە هاوپەیمانی سەرەکی تورکەکان و کەسایەتی ئەتاتورک. مستەفا کەمال لەو کاتەدا لەگەڵ سەرۆگۆزە کوردەکان کۆبوونەوەی ساز دەکرد و باسی برایەتی و بە یەکەوە ژیانی تورک و کوردی دەکرد. ئەمە سەرباری ئەوەی هەوڵدرا بە ناوی ئاینەوە سۆزی کورد ڕابکێشن و پێی بوترێ جەنگ لەگەڵ تورکەکان وەک جیهاد پیرۆزە. لەو کاتەدا کوردەکان کەوتنە داوی تورکەکان و سۆزی ئاینی. بەشێکی تری کوردەکان لە ئینگلیزەکان ڕاپەڕین لە ناوچەکەدا سەرباری ئەوەی کە ئینگلیز سیاسەتەکانی لەگەڵ کورد باش نەبوو، بەڵام تورک زۆر خراپتر مامەڵەی دەکرد. بەڵام بە فاکتەری ئاینی کورد لە تورک نزیک بوویەوە و شەڕی دژی ئینگلیز ڕاگەیاند. پێگاتەی دانیشتوانی ویلایەتی مووسڵ و ئەوڵدان بۆ گۆڕینی ژمارەکان. تورکەکان هەر لە سەرەتاوە بەگوێی بەریتانیایاندا کە زۆرینەی دانیشتوانی ئەو ویلایەتە تورکن، بەڵام بەریتانیا باش ئەو هاوکێشەی دەزانی کە کوردەکان پێکهاتەی سەرەکی و زۆرینەن. کاتێک تورک لە ژمارەدا نەیتوانی قەناعەت بە ئینگلیزەکان بکات بە سیاسەتێکی تر داهاتنە مەیدان و باسییان لەوە دەکرد کە تورک و کورد لە یەکەوە نزیکن و سەر بە یەک ئاراستن. بۆ ئەمەش هەندێک سەرۆگۆزیان لە کورد ڕازی کردبوو لە بەرژەوەندی تورکەکان قسە بکات. بەریتانیا هیوای لەسەر عێراق هەڵچنی بوو تا تورک نەتوانێت بە تەواوەتی شەڕی ئەو هەموو خاکە بکات. وەیە لەو کاتەدا عێراقیش بە پلان زۆرترین عەرەبی نارد بۆ ناوچەکە و ویلایەتی مووسڵ بە تایبەتی داگیر کرا تا بڵێن زۆرینەی عەرەبە و خاکی ئەوانە. ئەوەی لە هاوکێشەکەدا ئامادە نەبوو کوردەکان بوون، چونکە بە کێشە ناوخۆیەکانی خۆیانەوە خەریک بوون. ئەمە لە کاتێکدا بوو جەوهەری کێشەکە لەسەر کوردەکان بوو. بەپێی ئامارەکانی کۆمەڵی نەتەوەکان کە توێژەر جەبار قادر ئاماژەی پێکردووە لە سەرچاوەکاندا پێگاتەی ناوچەکە بەم جۆرە دانراوە. کورد 454,720 کەس بوو، تورک 65,895 کەس بوو، عەرەب 185,763 کەس بوو، کریستیان 62,225 کەس بوو، جوو 16,865 کەس بوو. کۆی گشتی یەکسان بوو بە 785,468 کەس. لەو کاتەدا تورکەکان بەو جۆرە ئەنجامەکەیان بەخواستی خۆیان بڵاو کردەوە. کورد 281,830 کەس، تورک 146,920 کەس، عەرەب 43,210 کەس، کەسانی ناموسڵمان 31,000 کەس. کۆمەڵی نەتەوەکان ئامارەکانی تورکیایان پەسەند نەکرد. لەو کاتەی کە تورکیا و عێراق شەڕی بەدەستهێنانی ویلایەتی مووسڵیان دەکرد کورد لە هاوکێشەکەدا نەبوو. ساڵی 1925 دوای شۆڕشی شێخ سەعیدی پیران تورکەکان مەترسی گەورەیان لەسەر دروست بوو، چونکە بە تەواوی شێخ سەعید سەرنجەکانی تورکی لەسەر ویلایەتی مووسڵادا و تەنانەت ئەو خاکەشی کە تورک بەڕێککەوتن لەگەڵ بەریتانیا وەریگرت بوو شێخ ویستی بهێنێتە دەر و بیخاتەوە سەر نەتەوە ڕەسەنەکەی خۆی کە کورد بوو. بەڵام تورکیا لەو کاتەدا بە هاوکاری و چاوپۆشی وڵاتی بەریتانیا و هاوپەیمانەکان هێزی جوڵانەوەکەی شێخ سەعیدی کۆتایی پێهێنا و لە بەرامبەردا نەرمی دەنوێنێت لە ویلایەتی مووسڵ. هەر لەو ساڵەدا
کۆمەڵی نەتەوەکان بە ئامادەیی عێراق بە پاڵپشتی بەریتانیا و بە غیابی ڕەسەنترین نەتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە کورد بوو بڕیاردرا ویلایەتی مووسڵ بخاتە سەر دەوڵەتی تازە دروست بووی عێراق. گاچیەر لەو کاتەوە کوردەکان ناڕەزایەتی توندیان نیشاندا، بەڵام بڕیارەکە درا و کورد لەو کاتەوە تا ئێستا لەگەڵ عێراق لە جەنگی خاکدایە، بەڵام بەهۆی لاوازی و دووبەرەکی خۆی زۆر جار ئەوەی بەدەستیشی دێنێ لە دەستی دەدات. بەو جۆرە کوردەکان لە ویلایەتی مووسڵ واتە باشووری کوردستان بە تەواوەتی ناومێت کران لە خۆ بەڕێوەبەری و خرانە سەر عێراق.